لە ناو ژاوەژا و قەرەباڵغی پیشەسازیدا. ستافی بەرنامەی چاکە بە دوای دڵە لێکترازاوەکاندا دەگەڕێت و هەوڵی چاندنی خۆشەویستی و لێبوردەی دەدات. ئەمڕۆ مرۆڤەکان بە جۆرێک سەرقاڵن ناپەرژێنە سەر ڕاگرنی دڵی یەکتری. بەرنامەی چاکە دڵەکان لە ئاستی یەکتریدا ڕادەگرێت. السلام عليكم. وعليكم السلام بخير. وەستا بێستونێمە لە کورسان بچوارەوە لە بەرنامەی چاکە لەگەڵتین. وا لە مانجی ڕەمەزانین، حتمما مانجی ڕەمەزان مانجی لێبوردەیە. بە پێی زانیاریی ئێمە شەمانە لەگەڵ دوکانێک لێرەیە قسە ناکەیت. بچینە لای بەکەیفی تو ئەتوانی تەبیعیە زۆر. چەندێکە لەگەڵی قسە ناکەیت؟ وەڵای سارێکە. ساڵێکە بێ؟ بەڵێ. ئەی ئێستا بچین بۆ لای تۆ لە دڵەوە لی خۆش دەبی؟ یادیە. وەکومانی گەورە لی خۆش دەبی؟ لە پێناوی خوای گەورە ئینسانی عەفو دەکە. ئینسان چییە ئینسانی عەفو نەکە؟ ئینسان مادەم خوای گەورە عەفوت بکاتن ئەتوش دەبی لێبور دەبی خەڵکی عەفو بکەیت. زۆر سپاس کە ئینسانی چاوە لێبوردەیت، سپاس دەکەین. بچین بۆ لای السلام عليكم. عليكم السلام. أظن بتماي عمرشي. إن شاء الله. إن شاء الله خواديك أبغى قسمته. إن شاء الله. إن شاء الله ميسانك لي بردية بيا. باري. حتما لضلوا لي بردية وانيا. طبعا عارف والله خباي قورة لي بردية. هيك لضل دا ما هو. نا والله. زور سباس تكم. عارف فيش ناخذ بك وما بين ما نبغى. هيدا الحمد لله كبيعات. إن شاء الله قد ناخذ تانا بيا. إن شاء الله إن شاء الله. زور سباس كذا وقت قبول. سباس تكم. وارس السلام بقى زور سباس. ئەم کاتۆ باش وەستا چۆنیت؟ وا مانجی ڕەمەزانە لە مانجی ڕەمەزانە چی شتێک پێویستە ئینسان بیکات؟ نوێژی ڕۆژەکە بکەیت و هەروانەیە چیت کە هەیە لە ڕۆژ ڕەمەزان دڵڕەنجاندنی شەیە؟ نانا دڕەنجاندنەوە نابێت لەگەڵ هیچ شتێک ئەمە لەو سناعینە دەزیران لەولای دەزیران لەولای ڕازی بێتەوە باش وانە حتما هەموو مرۆڤێک کەسانێک هەیە کە دڵی لێی زویر دەبێت. بڵێ بڵێ ئەوە هەیە لە توێ هەیە؟ ئەرێ وەڵاهی لە ژیانم هەیە چۆن چاوم بەخێر بێ هەیە چەند کەس هەیە وەڵاهی لە ژیانمدا هەر لەگەر عایلی خۆم ئەوم هەیە چۆن دڕەنجاندن هەیە یعنی عالی خۆ چۆن بڵێ بڵێ زاوەمیان ئەوەیان ئەوانەیە ئەو قسەیان لەگەڵ ناکەمنا باش خەتایوانیشە؟ خەتایوانە خەتای هەمیشە و کەسەی داوای لێبوردنەکە گەورەیە بۆ وایە بالفعل خی گەورە دەفەرمێ المسامح الكريم ئەوەی لێبوردەیە کەریمیان چاکە خاڵوجان هەیە زنامێ لێبوردیشکانیە دڵ ساف نابێت و لەگەڵی چۆندا دڵی ترشاندی کەسێ بتوانێت سەتەرەفنی بۆ بکەیت؟ نەها وەڵاهی ئەوە نییە چەند کەس لێرە نییە لێرە نییە دنا هەیە زۆر هەیە ئەتوانیت تەلەفۆنیان بۆ بکەیت؟ لێرە نینە لە ئەوروپایە لێرە نینە ئێستا تەلەفۆنی بۆ بکە بڵێ من فڵان کەسم بۆ لێت خۆش بوو ناتوانم خاڵ لیان خۆش نابێت نا وەڵاهی ئەوەی لە دڵم ئەمنی ڕەنجاندووە قەت قەدی خۆش ناوە لە مانجی ڕەمەزانیش وەڵڵای لە مانجی ڕەمەزانیش مانجی ڕەمەزان سەرسەرێ من دینێکی ئیسلام و پێویستە بەس هەیە دڵ بشوێنێ چۆن لێ خۆشەوی ئەگەر لە عایلەی خۆشت بێ و گەر بێگانەش بی باشە کەسێک نیە تەلەفۆنی بۆ لێبوردن نییە برێ لێبوردن ئێوە بۆ هاتوین بۆی لێبوردن ئینسان قوربانی ئێوە بم عەزیزم دەستە قوربانی تۆ گەنە بەخێر بێت زۆر سوپاس. هەوڵی ئێمە بەس نییە بۆ چاکردنەوەی دڵەکان، زۆرجار شکست دەهێنین و بەڵکو چاوەڕوانی ڕەحمەتی پەروەردگارین دڵە ڕەنجاوەکان پاک بکاتەوە.